كردی و انگلیسیه بله بە سۆرانی تێدا ئەم جارە انشالله سۆرانجی تێدا بەس ئێمە فێر بیکەم تو تێناگەم انشالله why not ئەسلااوت لێبێت دەمێت سلام. باسێکی ئەو فلیمان بۆ بکەی بۆ لەم کاتەدا نمایشتان کرد ڕاستی من حەز کرد ئێستا بەڵاو بکەن چونکی نوکە ئەمە دبینێ خوشک و برایتمە نافش وەزعێکێ زۆرێ نەخۆشتە مەدانە بۆ یەکەم جار ڕاگرین فیلمەکە بەس پێویستی ئەم ئەستان پشتگیریەوانە بکەین بەرەندەژی مەدانایک و هەر تکێتێک بێتە فرۆتن هەر تکێتێ بەشێکی وێ دەچتە بۆ هاوکاری خوشک و برایتمە ڕۆژاوە باشە جیا لەو کۆمەکەی کە لە باڵێن بەشێکی داهاتی فیلمەکە بۆ ڕۆژ ئاوا دەنێرن بەڵێ. بۆ خۆت چیت کردووە بۆ ڕۆژ ئاوا وەکو تایبەتی خۆ دەگەر بۆ باس بکەین وڵا ئێستا ئەو فیلمە من چێ کردووە و هەر وەستەژی چی پێویستی ئەم دەکرد و ئیشەڵە پشتی ئەو پارەمە هەمیە کۆم کردی ئەم دە شتێکی زۆر جوان دەکەین ئیشەڵاز هەر بچم نێزیکی ڕۆژاوا و هاوکاری بگەینەمە دەستێوانە باشە لەما ڕابردوو بەرهەمی نیشتیمانیت هەبووە بەنیازی بەرهەمی نیشتیمانی بەو زوانەتەوە مارکێ بۆ ڕۆژاوا بە هیچ بەرهەمێکی نیشتیمانیت هەیە بۆ کوردایەتی بەم نزیکانە اوكي من دانایا استرانەکە نوو چێکم وەکی بژە ڕڤۆلوشن پارت 2 بەس هێشتا مایە بە کوردیە بە کوردی و انگلیزیە بەڵێ بە سۆرانی تێدا ئەم جارە ئینشاڵە سۆرانجی تێدا بەس ئێمە فێر بیکەم تو تێناگەم ئەی سۆرانەکەت باش نیێشتا باسە باسی ئەوەم بۆ بکات چی وای لێ کردی کە ببیە بەشداری فیلم بکەی وەکو یەکەم فیلم کە تۆ مارتان کردووە یەکەم فیلمە منیە زۆر فیلمە چێکری بەس یەکەم لەسەر جەنگ و لەسەر کوردایەتی یەکەم فیلمە ئەس خۆ دایرکتینگ بکەم زۆر حەجەت کەم ڕاستی و تاکید بەردەوام بین ڕۆلی خۆت بەشداریکردن لە فیلمێکی وە تا چەند دروستە اوكي ئەگەر بۆم باس بکەی ڕۆڵە من باران بەڵێ ڕاستی باران ژنێکی کچێکی زۆرێ قواتە ژنێکی ینی پرسیارە ناکەت خۆی دەچێت و باوەڕی خۆی هەیە و حەقیقیان ینی دوف حەقیقەتەیە ئۆکەی و حازرە خۆبدانێتە کوشتن بۆ هەمی داورێ خۆ باشە هەردی سەلامی ئەکتەر بوو لەگەڵت بەڵێ بەنیازنی دویتێک لەگەڵەوە بکەی ئینشاءالله why not کردووە بەڵێ زۆر ڕاستی هونەرمەندێکی زۆری زیرەکە ئاکتەرەکە زۆری زیرەکە زۆر خۆشحاڵ بووم کۆ بەشدار بوو فیلمەکە